بەڵە خۆشەویستان لە تەوەری دووەمی پرۆگرامەکەماندا باس لە بابەتێکی ژینگەیەکەین، ئەویش بایەخدانە بە گوڵ و سەوزایی لە وەرزی هاویندا بێگومان لە ماڵەکانمان و لەو باخ و با بڵین باخچە بچووکانی کە هەمانە هەرچەنە لەوەشێ ینی بابەتی ئابووری لەسەر ئەم بابەتش بە جۆرەك لە جۆرەکان کاریگەری بکە و زائیدەن ئەوەی کە ئەم ساڵێکی وشک بوو کەم باران بوو ئەوش لەوانەیە ینی بە جۆرێک لە جۆرەکان بتێونەتەوێ کاریگەری خۆی ئەکات چونکە ئاو وەک پێویست نییە. بەڵام ئێمە بایەخدان بە گوڵ و سەوزایی بە شێوازێکی زانستی بە شێوازێکی عملی و پراکتیکی باسی لێوەکەین بزانین تا چەند گرنگە و چۆن ئێمە بە چ شێوازێک لە چ کاتێکە خزمەتی گوڵ و باخەکانمان بکەین ئاویان بدەین پێویستی بە هەڵپاچین بۆ هەڵیان بپاچین. ئەمانە بە وردی باسەکەین لەگەڵ بەڕێز حەکیم حەمەڕەشید خاوەنی شەتڵگە کە ڕاستەوخۆ بەڕێزیان لە شەتڵگەکەیەوە لەگەڵمانان. کاک حەکیم سڵاوی خوارد لەبێت. کاک حەکیم ژیان سڵاوی خوارد لەبێ. سڵاوی خوا لە جەنابتان. کاک حەکیم باز لە بایەخدان بە گوڵ و سەوزاییەکەین لە ماڵەکانمان و لەو باخچە بچووکانی کە هەمانەوە تەنانەت دەگەر کەسێک باخێک ڤێلایەک مەزرعەیەکی هەبێ لەوانەشە بە شێوازێکی گشتی لە هاوینە لە برەوەی پلەی گەرما بەرزە بەراورد بە بەهار و جەویش وشکە باران نییە شێ لە ناو هەوایە کەمە و نییە بێگومان جیاوازی لە بەخێوکردن و لە ئاگالێبوون لەم گوڵ و سەوزایی و دار و درەختانە هەیە. ئێمە بە شێوازێکی گشتی لە هاوینە چۆن خزمەتی گوڵ و سەوزایی ماڵ و باخچەکانمان بکەین بۆی لەم گەرما تاقەت پڕووکەن و پلە بەرزەیە لە ناو نەچن. بەڵێ وەڵاهی براژیان ئەم ساڵ تۆزێ بە بۆنەیەوەی وشکە ئاو کەم بوو خەڵک تااقەتی بڵین سەوزایی ئەم ساڵ تۆزێک کەمترە لە ساڵانیکە. ئێمەش ئەوانەی گەریان شتەکڕن لەبەر خاتری خوا لەبەر خاتریەوەی ئێمە کەسابەتەکەمان حەڵال بێ پیانەڵین ئەمە ڕۆژانە ئێستا لەم کاتا بینێژی هەموو ڕۆژێ ئاوی وێ بەڕاستی ئیتر هەندێکی نایکڕێ هەندێکی ئێمە ڕاستیەکەی پێڵێن لەبەری گوناعبار نەبین چونکە ئێمە پیاوە شارەزانیە کە ڕۆکاتی ئێمە لەبەری کەسابەتەکەمان حەڵال بێ ڕاستی دروستی پێڵین و بەنسبەت گوڵی ناوماڵیشەوە گوڵی ناوماڵیش ڕۆژانە خەڵک بۆ هەدیە و بۆ ئەملاولای بەخێوکردێکی کەمێوێ بەس بۆ دار و درەختی دەرەوە خەڵک ڕۆژانە دێ شت جیاکاتۆڵە بۆ سەقەبران وێنم کاکی گیان ئەمە نابێت چونکی بەڕاستیە بە هەم ڕۆژێ ئاوێوێت پەشەمانە بێت و نایبا لەبەری ئێمە گوناعبار نەبین ئێمە ڕاستیەکەی پێڵین. ئەم ساڵی تۆزێ ئاو کەمە خەڵک تۆزێ لە سەوزایی دوورکەوتۆ بەس خەڵک هەر حەزی لەکە و ئەم ساڵ تۆزێ بڵێن بۆ سەوزایی زۆر باش نەبوو سەبارەت بەس دەخوا بە زیاوێ خۆمان پێوە مەشغوڵ کردو و بەردەوامە بینی ئینشەڵڵا. ئێمە سعیری هەزارانەیە دایە بەزیێنە ڕۆژانە بۆی خەڵک بتوانێت بیکڕێ. خەڵک ئەیسا ئەمڕۆ تۆزێ ئەوە نییە بەبوونی دارایە تۆزێ وەزعی باش نییە ئێمە سعرێکی واخینە سەری لەبەری خەڵک بەڕاستی بتوانێت بیکڕێ خەڵکەکە ئەوی مشتری خۆمان بێ ئەزانە ئێمە داشکانمان ڕۆژانە بوو ئەوکەین شتێنی خۆمان بازی شتێنین و بازێ لێرە شتی ئینەکەین لەبەری خەڵک بتوانێت بیکڕێ بەڕاستی. ئەمڕۆ خەڵک تۆزێ وەزی ئاوایە ئەبێمە چاومە لەسەر خەڵک بێ ئێمەش خۆ یەک دوو عایلە لەسەر ئەمی شاکەین کە بەردەوامە بین ئیشێکی پوخت و پاک و جوانە نابێ تۆزە شتی فێڵشی لەگەڵا بکەی بێ ڕاستەکان بە خەڵک بڵێ ئەبێ بە پاکی ئەمیشە بکەی دەستخۆش ئێمەش ئەوە بەردەوامە بین. باشە کاک حەکیم ئەو گوڵانە یاخود ئەو نەمامانەی کا بۆ وەرزی هاوین گونجاون و دەکرێت لە ماڵەکاندا دابدرێت یاخود لە باخچەکاندا لە بەردرگاکاندا بچێندرێت ئایا کامانن ئەگە پێمان بناسێنیت؟ بەنسبەت گوڵی دەرەوە خەڵکانێکی نەشارەزایە بەیسە بەعزێک کەسێ تااقەتی ئەوەی نییە کابرا تێبگێنێ ئێمە دانیشین قسە کابرا هێستی لێ سەما دەکڵم بۆ چیتە جاروا پێی خۆش نییە ئەڵم کاکە لە بەرەوەی زەرری لێ نایە بەڕاستی باز شتەیە ئەبێ ئاگادار بی بەڕاستەکە بە خەڵک بڵیت و ڕێنمایی خەڵکەی. گوڵی ناوماڵ تۆزێ گوڵی ناوماڵ حەزی لە ئینجانەی گەورە نیان حەزی لە گڵی نییە گڵی احتیاطی گوڵ زینەیە ڕەگی ناسکە حەزی لە پدمۆزە
خەڵکەکە تێگەین ئاوا بەکاری بێنەوە هەموو ڕاستیەکان بە خەڵکەڵین تر بەعزێکی ئیسفادەی لە قسەکانمان کردو بەعزێ گوێ نایاتێ بۆ خۆی چێ پیت مۆزگە تۆزە گرانە بۆی ناکرێت چ گڵی احتیاتی تێکا بە خۆی وشکە بێ و ئەبە بنسبەت گوڵی ناوماڵە گوڵی زینە و هین دەریشەوە پیانەڵێن ئەمە ئەبێ خاکوشتەکەی باش بێ ئەبێ کاتێک کە خۆری لەسرە بێ بنی تەڕ بێ نەک تۆ بڵین بینێژیت و بانێکی خەبەرە بۆ ئاوی بێی نەخێر من جەژنان خەڵک لە ماڵە دانیشی سەعات نانەخوا من بێم لێرە ساعت 6 بانی دوای نوێژ ئاوەیەم بۆ لە بریشکان مشک نەبێ خەڵکیش ئەبێ وای بێ کە گوڵ بەخێوکەی ئەبێ بەڕاستی دۆستی گوڵبی نابێ گوڵ وەکوی ئینسان وایە ڕۆح لەبەرە ئەبێ تۆ نێڵی وشک بێ ئەبێ ئاگاداری گوڵبی ئاگاداری مەقسەد بە گەرما ئاو نەکەی بەگەڵاو شتەکە ئەنجا بێ زوو بیشێڵی زوو خۆراک و پیدمۆز و پەین و شیت یەکویت و ئەبێ ئاگاداری ئەوانە بی بە گوڵی دەرەداریش وەکو داری گەورەیە سە خەڵکی لە ئەو دارەڵم کاکە سەکاتی دارداشن نییە بۆی جەو گەرمە ڕێکدا ناکتێ گەشە ناکە کاکە بیخەمانی نۆ هەیەتر بەڕاستی بە قسەمانەکا و کە لە کاتی خوایەتەوە بەلامان و ڕاستەکە بە خەڵکەڵین چونکی بەڕاستی ئەوە نییە فێڵ لە خەڵک پێ ئەمڕۆ ئەبێ ڕاستەکە بە خەڵبڕی خوای گەورە یارمەتی و باخوا ڕسخە بە ڕسکمان بۆ بنێرێ لەبەری بەڕاستەکە گەر ڕاست نەبین بڕوا ناکەم ئەو بازار ڕەشمانە بێ ڕاستەکە بە خەڵک بڵێن بەڵێ کاک حەکیم باسی ئاودانت کرد وتە نابێت لە کاتی گەرمای ئاو کرێ بە ئەو گوڵ و گەڵا و شتانەیە باشترین کات بۆ ئاودان کێ بەیانیان زووە عەسرانە بە فێنکی شەوە چکۆ من لەم ڕۆژانە لە گرتێکی ڤیددیۆ بەڕاستی بینیم هەر وەکو جەنابت کابراایەک شەتڵگی هەیە ئەیوتەوە ڕاست نییە لە گەرمایان نابێ ئاوی گوڵ و نەمان بی هەر کاتێک پێویستی پێ بوو هەر کاتێک توینووی بوو عەرزەکەی وشک بوو ئیتر نیوەڕۆیە بەیانیە شەوە هەر کاتێکە بێ ئاوی بی باشترین کات بۆ ئاودان کەیە وەڵی قوربانجان ئێستا بەڕاستی خەڵک جەوی خەوی گۆڕاوە بە شەو ناخێ بە ڕۆژە خەوێ یعنی تۆ بەڕاستی من نوێژیەکەم یەکسەر نیست عیسراحەت نانەخۆمی سرێن بۆ ئاوان خەڵک ئەگەر ڕاستی بە فێنکی تۆ ئەو نەماماکەی ئەو ئاکەبانیان خۆ زانای هاوین ئاوگەرمەی تەنجی سەربان خۆ خەڵی بیری نییە ئەمڕۆ خەڵک لە 100 نەفرە دوو بیری نییە دوو کەس بیری نییە ئاوی چی ئاوی سەربان ئاوی سەربان لەو تەنجیا بە ڕۆژە کوڵێ تۆ بانیان زوو بۆچی ئاوی لەبەری ئاواکە فێنک بێ بەڕاستی ئێستا ئێمە ئاواکەمان ساردە چوی ئاوی جێ عەرزمانێ کە ئەو گوڵشتانە ئاوەین ڕەونەقیکیانێ بەس کابراچێ بۆ ئاوی تەنکی کوڵاوە ئاویا وەڵایی بەتەمانە بێ وەکو ئێمە جوان بێ بەس ئەگەر بتوانە بانیان دوای نوێش دەستکا بە ئاوان بنی تەڕ بێ خۆریشی لەسەر بێ زەفەری پێ نابە بەڕاستی بێ بانیا زوو ئاو بە ئەگەر خۆری بانای لەسەر بێ ئەبێ شەوانە پڕیکا لە ئاو ئەگەر خۆری دوانێڕان لەسەر بێ ئەبێ بانیا زوو ئاو بە کەواتە جۆری ئاوەکەەوەی کە باسێتەوە زۆر گرنگە ئاوەکە گەرگەرم بێ یان فێنک بێ تەنانەت ئەگەر ئاوێکی سارد بێ لە مۆرزایە بۆ گوڵ و سەوزای و درەختەکان باشترە وەک لە ئاوێکی گەرم بەتەئکید بەیانیان زوو ئاو فێن کرد چۆنە بێت تۆ شەو جەوێک تۆزە فێنکایی هەیە ئاوەکە تۆزە ئەوە نیە دامرکێتەوە بۆ فێنکی تۆ بانیان زوو ئاو بێ فەرقی هەیە تۆ ئەو خۆری لەسەری نیوەڕۆ ئاوا کوڵێ وڵای بیکەیتە بنەوە نەمامە پێم وانەیە ڕێگەکەی پێی خۆش بێ بەڕاستی بە ئاوی فێنک پێی خۆشترە باشە کاک حەکیم هەر لە بابەتی ئاودان هەنێک گوڵ هەیە حەزی بە ئاوڕژاندنە بەسەریدا یاخود هەنێک مەتات هەیە ئایا ئەو جۆرانەی کە پێویستیان بە ئاوڕژاندن و ئاوپژاندنە بەسەریاندا کام جۆرانە ناوەکانیمان پێ بڵێیت وەڵایی وەکو بەنسبەی بڵێن گوڵی ناوماڵە وەڵی تەبعان جەنابێ گوڵی ناوماڵیش وەکو هەمووی حەزی بە شیارە بەس ئێستا وەکو زامبیا و دفنباخی و جلدن نەمر پێستی پڵنگی پێڵێن خەڵک بەڕاستی زۆری حەز دێتی ئەو سێنەوە بەڕاستی بازار ریە لای ئێمە لە هەموو شوێنەکان هەموو مەشتەکان بازار ریە بۆ لەبەروی بێسەرێشەیە ئاوی کەمەوێ 15 ڕۆژ جارێ زستان مانگی جارێ بێ زستان شوێ من خۆم زوو 96 شاگردی کابرا بووم کەریموالی خوا ئەفریقا ئێستا لە ژیانە نەماوە خەڵک هات ئەوی نایفرۆشم گوڵی ناوماڵ ئەموو کاکەریمۆ نایفرۆشەی و ئێستا خەڵکی با نایزانێ ئەیفۆتێنێ ئەو کاتە علادین و بەعزێ شتە بوو ئەوەی بۆ داگرستانم بەبیرم دێ لایلۆن چواردەوریە گرتن و نێفرۆش لەو کاتۆم فێری ئەوە بووم من زستانان بازێ زستانەیە خەڵک لەوانەیە مشتەکانم بزانن گوڵی ناوماڵ زۆر کە بێنم نایفرۆشم لەبەری تەئکیدم خەڵکی با ئەیفۆتێنێ جا با گونابار نەبی لەبەر ئەوە ئەنجا لەگەڵ ئەوەشا بازێ گوڵ وەکو لابلاب و دراسینیا و مەقسەد بازێ گوڵێ بەڕاستی حەزی بە ڕۆژانە بە ئاوپرژێنەیە
شێ بۆ دروستکەی وەکو ئەیتر قەفەس سەدریە و وەکو فوجێر و وەکو لابلاب و ئەمانە حەزیان بە ئاوپرژێنێ ڕۆژانە. بەڵێ کاک حەکیم ئەو نیشانانە چین بووی کە بزانین گوڵێک یان نەمامێک یان دارێک یان سەوزاییەک بە فعلی تینوێتی هەر کە بینیمان عەرزەکەی وشکە مانای وایە تینوێتی یان بە شێوازی قەد و گەڵا و خودی گوڵەکە خودی ئەو سەوزایی کە هەیە ڕەونەقی سەوزایەکەی نامێنێ گەڵاکەی بەرەو کاڵبوونەوە یا بەرەو زەردبوون ئەڕوا ینی نیشانەکان چین جگەلەوەی کە خۆڵەکە ببینین وشک بووەتەوە لەسەر ڕۆکەکە چین کە بزانین ئەم ڕۆکە تینوێتی بە فعلی. قوربانگیان لەسەر خەڵکەیە عەرزەکەی بەڕاستی عەرزی ناوشار بتێنە توێ باش نییە چونکی هەمووی گەڵە سوورە و تێکەڵەیە بەردە بەڕاستی داری ڕێکی حەزی لەوە نیە ئەمە چەند وەخت کە بە کابراڵ عەرزەکە خراپ بوو خۆی ئەمە 40 سانتیمێتر عەرز تۆ 70 کەنە 30 سانتیمی گڵی جوانی تێ بکە ژێری بۆی ڕێک دروستکە دوای ئەوەش ئەتوانێت ئەو گڵە خراپەش ببڕێ کە ڕێگەکەی تۆزە بەقوت بوو لەگەڵەوەی کابراچی گەڵابێ گڵە کڕێوەک و توێغاڵێکا بەسەر ئەو عەرزە خراپەیە خۆی عەرزی ژێرەوە ئەبێ چاک بێ نەک لەسەرەوە لەگەڵەوە شاکابراچێ چاڵێکی گەوری بۆکە پڕێکە لە ئەو نە با تۆزە چواردەوری دارەکە گڵی پیوە بێ بیخەرە قەراخی خەڵک هەیە شارەزانیە بەس بڕوا بکە من بە پێی توانە جاری ئەسەر قاڵە شەش مشتری لێ کابرا پرسیارەکە ناتوانانی بە پێی جوای بێتەوە بەس ئەوەی بۆ مام کرێت جوای بین و تێگەێنی لێتر بازێکەیە وەک بۆم باس کردی ئیسفادەی لێمان کردووە لە ڕێنمایەکانمان لە شتەکانمان کە ڕاستیەکەی پێڵێت ینی بەڕاستی بازێکەیە لەگەڵ ینی چۆن ڕاستیەکەی پێڵی هیچ بە قسە ناکە سوورە زانەکە من بەڕاستی پێڵم گوێ ناتێڵە ئەوکەم ئەو ئیسفادەیە یانە چێ سەمات بەکارێنێ سەمات بە تایبەتی ئەمڕۆ سەمات و شت بەڵێ سەمات هیچ بۆ چیمەنە هەیە چی کاتە بن گوڵۆ ئەم سەما دەسپیا کەیکێتە بن گوڵۆ شاشێکە چونکی بەقوتە جاری وایە بێ بە ئەوەی ئەی سووتێنێ خەڵکێ باایی ملیۆن دیناری کردیوە گوڵی ناومەڵ بەو سەماتە زەرەی لە خۆی یا بە چنگ تی کردوتی ئێمە لەوە چێ باش بێ بەس ئێمە نا ئێمە کە شتێکمان لێکردن ئەڵێ بۆچی بەکارێنی بۆچیتە ئەڵێ بۆ ئەڵێ بەری پێت بڵێم بۆی زەرەر لێ نەکەوێ ئیتر ئەوە بە پێی پێویست یارمەتی خەڵکەین. باشە کاک حەکیم هەنێک بابەت هەیە خەڵک بەکارێنێ وەکو حەب ئەتوێنن و ئەیکەنە ناو ڕۆکەکانەوە یاخود هەنێک ڤیتامینیان ئێن یاخود هەنێک بابەتی دیکە هەیە بەکاری ئەهێنن بۆ گوڵ و نەمامەکانیان ئایا ئێوە لە شتگەکاندا ئەم جۆرە بابەتانە بەکار ئەهێنن بۆ ئەوەی گوڵەکانتان جوانتر بێ یاخود لە ڕووی زانستیەوە ئەمە سوودی هەیە کە خەڵکی بەکاری هێنێ بۆ ڕۆک و نەمامەکانی؟ بەڵێ ئەزای چۆنەدا دەژیان من بە نسبەت دا و دەرمانەوە چونکی من ئینجازەی کشتتوکاڵیم نییە ئەبێ چاوەڕێوەشکەین کە سبێنێ دیژنیاتە سەرمان ئەبێ باجەکەی بین ئێمە بازێ دەرمانە فرۆشین تاریخی لەسرە این دا و دەرمان و حەشەرات و شت ناتوانین بیفرۆشین شتی مێشولێکی احتیاطی نەبێ لەبەری لەسەرمانەکەوێ ئێستا هەیە چولێ سەمات بازار نارە ئەیکاتە هەزار قوتووە قوتویا بازار نار بەڕاستی و گونا حەسەت کە سێناتی بۆم تێ ئێمە چۆن مەکەوتمە کاکە ئەمە پێنج جیوا بۆ دارێکە چۆ وەڵاو دیانە کەوت کرد بکات پێنج لیتراوە من ناوی هیچ کەسێ نایەن بەس وەکو خۆم من دەرمانەمەیە لە قوتووە تاریخی لەسرە پێڵە چۆن بەکارێت چۆن لە چی کاتێکا بەکارێنی چەندێ بۆ چەندێ ئاوا ئەوانە بەڕاستیم بی لەسەری نووسراوە ئێمە من ئێستا ئەوە ئافرۆشم بازێ شتەیە ئەگەر لی نەزانم نایفرۆشم بۆی زەرەر لە خەڵک نەیە خۆم گوناحبار نەکەم بەڕاستی بۆ پارە. بەڵێ کاک حەکیم وەک هاوکارم باسی کردە ینی هەندێک جار هەندێک ڕووەک پێویستی بە هەندێک ڤیتامین یا هەندێک بابەتی تەواوکاری خۆراکی هەیە بۆ ئەم گوڵە چونکە گڵەکەی وەکو جەنابەت باسر کرد گڵێکی باش نییە بەڵام پرسیارێکی زۆر ینی جێی سەرنجە بەڕاستی من حەزەکەم لە جەنابەتی بپرسم وەکو ئەزموندارێک لەم بابەتەیە زۆر جار باسەکەن ئەڵێن ئەم خاکە ئاسنی کەمە بۆی تاویزی ئەم ئاسنە بکرێتەوە بۆ ئەو دار و درەخت و گوڵ و گەڵانی هەیە وردە ئاسن کەرە ناو عەرزەکەەوە یان کەرە بنی درەختەکە کاتێ ئاوی ئەدەی ئەمە وەکو بڵی تاویزی بووە کاتوان ئەوانەی کە درەختن ئەگە بزماری پیادا کوتی ئەمانە تاویزی کەمی ئاسنی گڵەکە کاتەوە ئەمە ڕێگەیەکی ڕاستە دروستە؟ بەڵێ وەڵی قوربانجان بە نسبەت ئەوەی بزمار بە دارەدا کوترێ غەڵەتێکی گەورەیە چونکی من خۆم تقریبەن نەوەتەکات باخەوام و نەشار باژێر
هی برادێک ئەویش پێهات زەلا میوانی هەبوو یانە بەشتی وا بکەی ئەویش منی نرد چەند کیلۆی بزمارم کڕی دام کوتی بەدارە هەمووی جیوەی لاتە دەرەوە حەچی دارەکانێتی خەسار بوو ئەو کاتە ئێمە ئەومان ئەو زەرە لەمانە بەس بەنسبەت مادەی ئاسنەسە مادەی ئاسنی باشەیە لە قوتووایە 100% ئیسفادەی دیەکە ئێمە ئەوانە بە خەڵکەڵین بەکاری بێنێ یا لە چلەی زستانە چواردەوری نەمامەکە گەگڵەکە کۆکاتۆ لەبەری ئاویتیان بیبەستێ چوار دەورەکەی پەینی کۆن نەک پەینی تازە بڵێن پەینی حیوانی پەینی کۆن یەکی نیوتەنەکە دوو خاکەناس کاتە بنی و گڵکاتەوە بەسەریا بۆ ساڵێکی کە ڕەونەقێکی جوانیە لە کاتی ئەوەی کە گوڵەگرێ سەمادێکی داپەیە سەمادەکەی زۆر چاکە بۆ داری بەریە بە تایبەتی یەکی چاڵێک بستێ لە دارەکە و دوور بێ یەکی چاڵی هەڵکەنێ و پەرداخێک لەو سەمادە کاتە بنی بەس بەخوا خەڵک ئێستا ئەمڕۆ تااقەتی ئەوەی نییە بەڕاستی کە تۆ نەمامە بەخێوکە بەخوا ئەبێ خزمەتێکی چووکە ئەو نەمامەکو ئینسان وایە ڕۆ لە بەرە تەنانە گوڵێکی ناوما کە لە ژوور بە تەنیا دایانیت ئەفەوتێ خەڵکەڵە بۆ گوڵەکان لا ئێوە جوان لا ئێمە ئاوە ئەڵم کاکە ئێمە هەمی بەیەکەوەیە ئۆکسیژنی بۆ یەکتری دروستەکەن شێ بۆ یەکتری دروستەکەن بەس تۆ لە ماڵی گەورەیە چوار گوڵێ هەرێکی لە سوچەکە دابنەی بەڕاستی ئیسفادەی لێ ناکەی گوڵ ئەبێت تۆزی ڕووناکی خۆ لی بە هەر نەبێ نەبێ گوڵۆ بێ زەرد ڕۆژانە ساعاتی 2 ساعات ڕۆژی ساعاتێ پەنجەری بۆ بکاتەوە گۆڕکێ بکە لەگەڵەوە گوڵەکانی بێ کۆ دامنێ ڕێنمایەکە تا بەتوانە تا توانامانە بە یارمەتی خەڵکەین لە ڕێنماییە بەسر کابرا ئەگەر جوێنەتی ئەمە هەر ئەوە ناتوانین زۆر باشە کاک حەکیم هەنێک بابەت هەیە خەڵک بەکارێنێوەکو توێکڵی مۆز یاخود پڵتەچا یاخود توێکڵی گۆ بە ڕۆژە دەیکەنە بنی ئینجانەکانیان دەڵێن ئەمە ئەبێتەوە بە مادەی سوود بەخشوشی ئەبێتەوە گوڵەکە سوودی لێوەرەگە ئایا ئەمە بە فعلی سوودی هەیە بۆ گوڵەکان کە ئەکرێتە ناو ئینجانەکانەوە؟ وەڵڵاهی دادەگیان بەنسبەت ئەو شتانە کە تۆ ئێستا بەعزێ گوڵە لێ توێکڵی مۆز و هێلکە و دارچینی ئۆمانەکە ئەخر لەوانە نییە هەموو گوڵی حەزی لێ بێ خۆی ئەوشتانە بێت تاقیکردنەوەی لەسەر بکرێ ئێستا کابرا ئەڵێ ئەوە بەکارێن بۆ ئەم دەرمانە بەکارێن وەڵی من لەگەڵ ئەوانیم من نازانم من دەرمانم بەکارێت بەڕاستی ئەبێ گوڵی ناوماڵ ئەبێ ئینجانەی بچووک بێ ئەبێ پیدمۆزی باش بەکاربێنی بەسە بازێ پیدمۆز هەیە بەڕاستی من تاقیم کردوتەوە گوڵەکەت یان نەژیاوە بڕواگە نەماوە بە خەڵک هەروازم لێ ناوە پیدمۆزم تاقی کردوتەوە چاک بووە ئەوتومە عەد لەوە بەردەوام وە تا ئێسا یاومە بە خەڵکێ دەڵێ ئەو پیدمۆزەمێ جاری وار نەوعێ بۆ عەلاک پلاسیکەکەی گۆڕاوە نەیبردووە وتێتی من ئەلەو پیدمۆزەمەوێ ئەبێ خەڵک فێریەوەکەی لەگەڵەوە ئەمڕۆ شت پێشکەوتووە پێلایتەیە بەردی تۆپیلیکایە بەردێکی قاوەی سوکەڵەیە بۆ ڕەک چاکە تێکەڵاویکەی چاکە بەس بەڕاستی مەسرەفێکیوێ خەڵکی جاروا دە گوڵەکڕە ناتوانێت بۆ بکڕ لەڵم کاکە دوو گوڵ بکڕا دوشتی بە ئەو بە خێویکە بە پەروەردە بێ ئەمی ڕێنمایی خەڵکەکەین بەڵێ کاک حەکیم پرسیارێکەکەم زۆر بە کورتی وەڵام بەڕۆژکە کاتمان نەماوە سوپاسەکەم لەسەر بابەتی سەماد و پەین جارە پەینی ئاژەڵی بەکاربێنین بۆ گوڵ و باخ و نەمامشتەکانمانیان ئەوەی کە پێوتە کیمیایی سەمادە سپێکە و ئەگەر پەینی ئاژەڵ بەکاربێنین هی ئەم ساڵ تازە بەکاربێنین مەبەستم پەینی تەڕە یان هیوشک و ساڵانی پێشوو بە کورتی سوپاسەکەم لە خزمەتان پەینی ئاژەڵی ئەبێ 3 ساڵی تاوا کرد بێ ئەنجا بەکاری بێنی سەمادی سپیش تەنها بەس بۆ چیمەنە و بۆ زەرعاتە و کوتەماتە شتانە و تریچیکە هەموو شتێشتی خۆیە گوڵ دەرمانی خۆیە گوڵی ناوماڵ دەرمانی خۆیە بەڕاستی ئەبێ ئەگەداری شتانە بێ خەڵک باش دەست خۆش زۆر سپاس بۆ حەکیم حەمەڕەشید خاوەنیشتانە زۆر بەڕێزم کە لەگەڵمان ناوی سپاس دەکەین دەست خۆش بێت خۆت بەڕێزی سوپاس دەکەین کاتمان گرتی بۆ هیوای کە بینەرانمان سوودیان لە قسەکانی جەنابەت وەرگرت بێت